سەروەرنەبوونی یاسا لە هەرێمی کوردستان و کێشەی نێو دادگاکان دوای 27 ساڵی حکومڕانی کوردی و بانگەشە بۆ دیموکراسی هەر بەردەوامی هەیە و یاساناسانیش لەم بارەیەوە بۆچوونی جیاوازیان هەیە، بەڵام بەشێکی زۆریان کۆکن لەسەرەوەی دەبێت دەستی حزب لە دادگاکان بکێشرێتەوە تا دادگاکان سەربەخۆ بن لە بڕیاردان. یاساناسان جەخت لەوە دەکەنەوە هەرچەندە دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان جیاکراونەتەوە، بەڵام ئەم جیاکردنەوەی تەنها ناوە چونکە تا ئێستاش دادگا و دادوارەکان موچە و بوجیان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ دێت و ڕاشیگەیان دەستکاریکردنی کێسەکانی دادگا لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکان یەکێکی ترە لە کێشە بەردەوامەکانی دادگا و سەروەرنەبوونی یاسا. جیاکردنەوەی دەسەڵاتەکانمان هەیە، بەڵام ئەو دەسەڵاتانە وەکو پێویست جیانین. ئێمە ئێستا بوجە و موچە و داواکاریەکانمان بەشێکی زۆری لە ئەنجومەنی وەزیران داوا دەکرێت. بەڕاستی و گەورەترین کێشەیە ئێمە لە ڕووی سیستەمی دادوەریەوە، لە ڕووی دەستورەوە گرفت و مشکلەیەکمان نییە، بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە بەشێکی پەیوەندی بە ناخ و وجدانی ئەو ئینسانەوەی بەڕاستی ئێمە تاچی کوردی دادوەری کورد هەمومان دەوێت بەڕاستی وجدان ئیش لەسەر ئەوە بکەین کە بۆی بتوانێتن کە فعلەن بە وجدانەوە حکوم بکاتن، بە وجدانەوە بڕێ بدە. مەسئلەی دانانی دادوەر لە ڕێی حیزبەکانەوە نەکرێتن، مەسئلەی هەڕەشەکردن دادوەر بتوانی هەست بە سەربەخۆ بکاتن کە فعلەن لە بڕێدا سەر بەخۆ بیتن، دەتوانی بڕیاری پێویست بداتن. من ئاماژە ئیشارەم تازە لێرەدا مەسئلەی سیستەمی ئیسلامی بەڕاستی قەڵای ئیسلام لێرەدا بەڕاستی فەرامۆشکرا، پێویستە ئێمە ئیسفادە لێ بکەین چونکە زۆر نمونەی جوانمان هەیە. پەیڕەوکردنی ئیسفادە لێکردنی دەتوانین بڵێم ئێمە دەتوانین کۆمەڵگەیەکی نموزەجی. کێشەکانی ڕوو لە دادگاکان دەکەن هەمە جۆرن، هەندێکیان پەیوەندی نێوان هاوڵاتیان یاسایین و هەندێکیشی کێشەی گەندەڵی زەبەڵاحی کەسە سیاسیەکانە و مافپەروەرێکیش لەم بارەیەوە دەڵێت چەندین دۆسیەمان لەسەر حیزب و کەسایەتیە سیاسەکان تۆمار کردووە، بەڵام هیچ کاتێک نەمان بینیوە دادگاکان وەڵامی دۆسیەکانمان بدەنەوە و بڕیار لەسەرم دۆسیانە بدات. کەس ناتوانێت نکوڵی لەوە بکە کە هەر کاتێک کێشەیەک پەیوەندی بە کەسایەتێکی سیاسیەوە هەبێ محاکم ناتوانێت بە ئیسراحەتی خۆی ئیشی تێدا بکە و تەدەخولات لە سفرەوە تاکو سەد لە ئەلیفەوە تاکو یا دەکرێت بە دەلیلی ئەوەی ئێستا ئێمە چەندین داوامان تۆمار کراوە لەسەر ئەحزاب لەسەر سەرۆکی ئەحزابەکان کوا بڕیارەکان تێیدا، خەڵکانی خاوەن نفوس گیراون کوا بڕیارەکانی ئەوانەی کە ئەوە محافظە ئەوە قایمقامە کوا بڕیارەکانی دەرحەق کوا بڕیار بەرامبەر بە وەزیرەکان لەگەڵبوونی ئەو هەموو گەندەڵیە کوا ئەو تەواطؤی کە لەلایەن مدیر عام و مستەشارەکان هەیە کوا بڕیارەکانیان بە ملیارات دۆلار دەدەزرێت ڕۆژە مانگانە کوا بڕیاری یەکلاکەرەوەی چارەسەرکردنی ئەو کێشەیە. لە هەرێمی کوردستان حیزبە دەسەڵاتدارەکان تەواوی جونگە گرنگەکانی بەڕێوەبردنی وڵاتیان کۆنتڕۆڵ کردووە و ئەمەش کاریگەری خراپی کردوتە سەر ڕەوشی دادگاکان و سەروەرنەبوونی یاسا. لە دەرەنجامیش کۆی هاوڵاتیانی کوردستان لەگەڵ سیستەمێکی نادادپەروەری ڕوبەڕۆ کردوتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئەسمانی پەیام، هەولێر.